ئەمە چەمی خلیاسانە کە بە ڕێژێکی بەرچاو ئاوەکەی بەرز بۆتەوە بەهۆی ئەو بارانە بە کوڕی ئەمڕۆ باریوە چەمەکە بوژاوەتەوە کە لە ماوەی ڕابردوودا ئەم چەمە وشی کردهبوو. ئەمە دیمەنەکانی ئێستای چەمی خلیاسانە کە بە ڕێژەی بەرچاو ئاوەکەی زیادی کردو. هەڵاتێکی زۆر لێرە وەستاون تاوەکو بە چای خۆیان چەمەکە ببینن کە چەندێک ئاسی ئاوەکەی بەرز بۆتەوە. ئەمە دیمەنەکانی ئێستای چەمی خلیاسانە. ئەبینن چەمی خلیاسانە کە بەم شێوەیە کە ئێستا ئاوەکەی بەرز بۆتەوە.